ئامادەبوونەکەی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق لە ژووری بازرگانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پاش کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەممەی بوو لەگەڵ سەرۆک ئۆباما و جۆ بایدن جێگری سەرۆک لە ئۆفیسی جێگری سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی. مەسعود بارزانی دەڵێت کۆبوونەوەکەی سەرکەوتوو بووە، بەڵام بەبێ ئەوەی باس لە وردەکاری ئەو کۆبوونەوەی بکە یان بڵێت چۆن سەرکەوتوو بوو. جەنابی سەرۆک ئۆباما و جێگیری سەرۆک ئۆباما جەنابی بایدنمان بینی لە وایت هاوس و من سوپاسی گەلی کوردستانم پێڕاگەیاندن بۆ ئەو پشتیوانیەی کە بۆ کوردستانیان کرد لە کاتێکی تنگانەدا و لێرە من دووبارە ئەو سوپاسە بە گەلی ئەمریکا و بە سەرۆکی ئەمریکا و ئیدارەی ئەمریکا دەگەینمەوە و من لێرەوە بە گەلی کوردستان ڕادەگەینم کە کۆبوونەوەکەمان زۆر سەرکەوتووە بوو. سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق دەڵێ هەرێمی کوردستان ڕوبەڕووی تەنگژەی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی بۆتەوە و ستایشی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد بۆ ئەو سەرکەوتنانەی دژی ئەم ڕێکخراوە تونڕەوە ئیسلامیە بەدەستی هێناوە. کوردستان ڕوبەڕووی تەحەدیەک زۆر گەورە بووەوە کە ئەوی شەڕی تێڕۆریستانی داعشە، بەڵام سوپاس بخوا و بۆ قارەمانەتی پێشمەرگە قارەمانەکان ئێستا معادلەکە گۆڕاوە، مبادرە لە دەستی پێشمەرگەیە و 20,000 کیلۆمەتر ڕزگار کراوە و لە دەستی داعش دەرهێنرا. ئێمە هەست بە شانازیەکی گەورە دەکەین، یەک کە لەسەر دەستی پێشمەرگە ستۆرەی داعش تێکشکێنرا و هەروەها کوردستان بوو بە پەناگایەک بۆ 1.5 ملیۆن لێ قەوماو کە ئیمڕۆژ لە کوردستان بەس ئازادی و بە سەربەرزی دەژین، هەرچەندە بارێکی زۆر قرسە لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە، بەڵام هەستمان کرد کە ئێمە دوو ئەرکمان لەسرە بەرامبەر بەم خەڵکە، یەکێک ئەرکێکی ئینسانیە و ئەوی تر ئەرکێکی نیشتیمانی. لە وەتای شەڕەکانی دژی دەوڵەتی ئیسلامی دەستی پێکردووە، ژمارەیەکی زۆری خەڵک لە عێراقدا ئاوارە بوون و ئەمە بێ لەوەی ژمارەیەکی بەرچاوی کوردی ڕۆژاواش بەهۆی ڕەوشی سووریا و بەهۆی شەڕەکانی دەوڵەتی ئیسلامیەوە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. لە لێدوانەکەیدا لە ژووری بازرگانی ئەمریکا سەرۆکی هەرێم دەواازەکانی هەرێمی بەکراوە ناودێرکرد بۆ کۆمپانیەکانی کارداری لە ئەمریکا. هەمیشە دەرگای کوردستان کراوە دەبی لەبەر دەم هەموو ئەو کۆمپانیانەی کە بین بۆ کوردستان و من سوپاسی ئەو کۆمپانیانە دەکەم کە لە کاتی تنگانەشدا کوردستانیان بەجێ نەهێشت و ئەمە هێزێکی معنەوی گەورەی بەگەلی ئێمەدا. 3 ساڵ لەمەوبەر ئەنجومەنی کارداری ئەمریکا کوردستان لە واشنگتن دامەزراوە. ئامانج لە دامەزرانی ئەم ڕێکخراوە برەودانە بە کارداری و بازرگانی لە نێوان کاردارانی ئەمریکایی و هەرێمی کوردستانی عێراقدا. ئایل فرانک جێگری سەرۆکی ئەنجومەنی کارداری ئەمریکا کوردستانە. مەبەستەکە بۆ ڕاکێشان و دانی زانیاری و هاندانی کاردارانی ئەمریکاییە تا سەردانی کوردستان بکەن و ئەو جا بڕیار بدەن لەسەر ئەوەی ئایا جێیەکە بۆ کارداری یان نا لەم بازاڕە نوێیەدا و هەروەهاش کار ئاسانیکردن بۆ کارداری کۆمپانیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان. یاریڤان سعید نووسەر و لێکۆڵەر بنکە لە واشنگتن لەو بڕوایەدایە سەقامگیری ئاسایشی و کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵی دوو هۆکاری سەرەکین بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمپانیا ئەمریکاییەکان. ئەوەی کە زۆر پێویستە بۆی کۆمپانیای دەرکی بتوانێت لە کوردستان یا لە هەر وڵاتێکە ئیشکا بریتە لە مەسەلەی ئاسایش یەکەم وازانەوە بەشێویی بەرچاو فەرام کراوە لە کوردستان، بەڵام شتێکی تر لە ئاسایش گرنگتر مەسەلەی گەندەڵی و وهروە بیرۆکراسیت و ئەوەی کە لە ئینگلیزی پێوتر ڕێد تەیپ، ئەوە زۆر گرنگە بۆی وابکە لەو کۆمپانیانە کە بێنە کوردستان، چونکە کۆمپانیای ئەمریکی چونکە بەپێی یاسا بەسراونەتە بۆ ئەوەی کە نابێت لە زۆر وڵاتە کار و چالاکی بکەن کە ڕێژەی گەندەڵی و ئەم ڕێژەی گەندەڵی زۆرە، لەبەر ئەوان زۆر درسن لەوەی کە بێن لە وڵاتێکە وە بەرهێنان بکەن. ئایل فرانک لە ئەنجومەنی کارداری ئەمریکا کوردستان دەڵێ باڕووداوەکانی ساڵی پار نەکرێنە پێوانە بۆ گرتنەبەری ڕێوشێنی بازرگانی و کارداری. 2014 was a difficult year. It was not only a difficult year for ساڵی 2014 ساڵێکی سەخت بوو، نەک هەر بۆ حکومەتی هەرێم و هەرێمی کوردستان بەڵکو بۆ تەواوی عێراقیش ساڵێکی قورس بوو. هیوادارین و کاریشی بۆ دەکەین کە ساڵی 2015 و 2016 ببنە ساڵی سەقامگیری و ئاسایشی زیاتر بۆ هەرێمی کوردستان و سەختیەکانی دەوڵەتی ئیسلامی بڕەوێنەوە و هەوڵیشی بۆ دەدەین.
بەڵام یاریڤان سعید دەڵێ لەگەڵ هەموو ئەو ڕەوشە نەخوازراوە ئاسایشیەدا هێشتاش کۆمپانیەکان متمانەیان بە هەرێمی کوردستانی عێراق هەیە. تا ڕادێکی باش ئەتوانم بڵێم کردوێنە هەتا ئێستا هەرچەنە مەسلەی داعش وای کرد کە لە هەندێک لە کۆمپانیا بەتەوێت کۆمپانیا نەوتەکان زۆربیان کارەکانیان وەسان لە ساڵی ڕابردووە بەڵام ئێستا وردە دەستەکەنەوە بە ئیشکردن. بەڵام ئەو کۆمپانیا گەورانە بڵین زۆر ترسیان نییە، بەڵام هەندێک کۆمپانیای ئەوانەی کە میدسایزن ناوەند دنیام بچووکن ئەوانە زیاتر ترسیان هەوەیە لەوەی کە بچن شوێنێک کە ئاسایشی زۆر بەرقەرار نەبێت یان ڕێژەی گەندەڵی و هەروەها چۆنێتی حکومڕانی ئەو شوێنە بەو شێوەیە بێت کە ئەوانەیانێت چونکە هەموو ئەو کۆمپانیانە ئەیانێ ڕیسک کەم بکەنەوە. ژووری بازرگانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نوێنەرایەتی زیاتر لە 3 ملیۆن کۆمپانیای ئەمریکایی دەکا، بەڵام لەو ئێوارەیەی ژووری بازرگانی ئەمریکادا زۆرینەی ئامادەبووان لە کوردی دانیشتووی دەڤەری واشنگتن بوو.